زیادبوونی جموجۆڵ و هێرشەکانی داعش لە سنووری کەرکووک فەرماندە سەربازیەکانی عێراقی ناچار کردووە سەردانی شارەکە بکەن لە ماوەی هەفتەیەکدا هاتنی وەزیری بەرگری عێراق و وەفدی باڵای سەربازی و سەردانی سەرۆکی دەستگای ئاسایشی نیشتیمانی عێراق ئاماژەن بە مەترسی جددی لە سنووری کەرکووک. نەبوونی هەماهەنگی و پەیوەندی نێوان پێشمەرگە و هێزە عێراقیەکان لە سنوورەکە بە یەکێکی دیکە لە مەترسیەکاندا دەنرێت. کۆمەڵی دادگەری نیگەرانە لە خراپی دۆخی ئەمنی کەرکووک. بەشداری پێشمەرگە لە پاراستنی ئاسایشی وڵاتیانی کەرکووکدا بە پێویست دەزانێت. دیارە ڕێی کۆمەڵی دادگەری هەر لە سەرەتای دروستبوونی ئەم بارودۆخەوە لە دوای ئەوەی کە پێشمەرگە لەم ناوچانە نەماوە بە بەردەوامی ڕێی کۆمەڵ لەگەڵ ئەوەیە بووە کە هەماهەنگی هەبێت لە نێوان هێزەکانی عێراق و پێشمەرگەیە. بە بەردەوامی داوای ئەوە کراوە کە پێشمەرگە بگەڕێنرێتەوە سوودی لێ ببینرێ، چونکە لە کەرکووکە فەراغێکی ئەمنی دروستە بێ لە بەرەوەی مەنتیقەکە هەر خۆی وا ئەخوازێ کە هەندێک ناوچە بەدەستی پێشمەرگەوەیە و هەندێک ناوچە بەدەستی هێزەکانی عێراقەوەیە ئەلەو بینەیە فەراغێک دروستە بێ. ئەم فەراغە ئەمنیە ئەقۆزرێتەوە بۆ ئەوەی کە داعش سوودی لێ ببینێ، بۆ ئەوەی کە جموجۆڵی تیا هەبێ، خەڵکی تایە بترسێنرێ لەو شوێنانە، لەو گوندانە، لەو ناوچانە. و هەر لەگەڵ ئەوە شاکە لە شاری کەرکووک پێکهاتەیەکی سەرەکی و یەکەمی شاری کەرکووک کوردە. خەڵکی زیاتر بەوە مرتاحە بێ، هەموو خەڵکی شارەکە بۆ مرتاحە بێ کە پێشمەرگە لە کەرکووکا بێ یان لە سنوورەکانە بێ. سەرباری چەندین کۆبوونەوە و لێکتێگەیشتن و بەشداری پێشمەرگە لە ژووری ئۆپراسیۆن ناوبەشەکانی کەرکووکدا، بەڵام غیابی پێشمەرگە لە پاراستنی ئەمن و ئاسایشی کەرکووک و پڕنەکردنەوەی بۆشایی ئەمنی نێوان پێشمەرگە و هێزە عێراقیەکان بواری بۆ جموجۆڵی داعش لە سنوورەکە ڕەخساندووە. بە بڕای من ئەو لێکتێگەیشتنە هەیە و بەردەوامیشە بەپێی ئەوەی کە تا ڕادێک ئاگاداری بارودۆخەکەین لە داهاتوویەکی نزیکە لیوای هاوبەشیش دروست هەبێت و بە فەرماندەکانی پێشمەرگەی کوردستانیش ئەگەر ئەم بارودۆخە سیاسی کە ئێستا تا ڕادێک لێکتێگەیشتنەکان پێشوەچوونی باشی بەخۆی و بینی و بەردەوامی هەبێ، بڕام وایە بتوانرێ ئەم بۆشایانە پڕکرێتەوە. بەڵام ئەگەر ئێمە ڕازگۆ بین بگەڕێنەوە سەر ئەسڵی بابەتەکە، هۆکاری هەبوونی داعشانە و هۆکارانەی کە داعش بۆی دروست بووە تا ئێستا هۆکارەکان لەناو نەچووە. داعش درێژکراوەی کۆمەڵک گروپی تیرۆریستی تر بووە لە ساڵانی ڕابردووی تر پێشووتر کە زەمینەیەکی لەباری هەبووە لەم وڵاتەیە کە گروپی تیرۆریستی بێتە بەرهەم. ئەمە لایەکی تر بیری تونڕەوی ئەمە هۆکارێکی زۆر سەرەکیە، بەواتای تر با بڵێم ئەو ئایدیایە ئەو ئایدۆلۆژیەتی کە ئەوانە هەیان بۆ ئەمە تا ئێستا هەیە. لایەنێکی تر ئەوەیە کە بەڕاستی بەداخەوە سەروەزیرانی پێشووتری حکوومەتی عێراقی کە ڕایگەیان داعش لەناو چووە، ئەمە وای کرد کە زەمینەی دووبارە سەر هەڵدانەوەی داعش زیینوو بکاتەوە و ئەو داعشانەی کە پێشتر گەمارۆدرا بوون لە ناو شاری مووسڵ و حەویجە ئەم داعشانەی وا کرد پەرش و بڵاویانی کردەوە لە نێو شارەکانی ئێستا. جگە لە پێشمەرگە دەیان جۆرهێزی عێراقی لە کەرکووک و باشووری کەرکووک جێگیر کراون، بەڵام ئەمە نەبووەتە هۆکاری بنەبڕکردنی پەلامار و جموجۆڵەکانی داعش. چاودێران پێشبینی دەکەن تا زیاتر وادەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران نزیک بێتەوە، ناسەقامگیری ئەمنی و هێرش و پەلاماری داعش بەردەوام و زیاتر دەبن. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.